بەڕێزانم کاتتان باش لە ئێستادا نزیکی زیاتر لە 2 مانگ بەسەر پێکهێنانی کابینەی حوتەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا تێپەڕیوە. کابینەی حوتەم لە کاتێکدا پێک هات کە ناکۆکیەکان یان جیاوازیەکانی نێوان ئۆپۆزیسیۆن و هەردوو پارتی دەسەڵاتدار لە کوردستاندا گەشت بوونە لووتکە. کابینی شەشەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغێکدا پێک هات کە دەتوانین بڵین بەهێزترین لایەنی ئۆپۆزیسیۆن لە نێو پەرلەمانی کوردستاندا دروست بوو کەەوە یەکەمین جار بوو لە کوردستاندا و بە تایبەتیش لە پەرلەمانی کوردستاندا ئۆپۆزیسیۆنێک لە نێو پەرلەماندا بۆ بەهێزیەوە مامەڵە بکات. گرنگترین ئەو پلانانەی کابینەی حوتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە کابینەی شەشەم نەیتوانی چارەسەریان کات لە ئێستادا چییە؟ ئایا ئەو هەنگاوە گرنگانی کابینەی حوتەم کە ناوێتی یان ئەو خاڵە گرنگانی لە کارنامەی خۆیدا چەسپاندونی هەر لە یەکگرتنەوەی وەزارەتەکان و یەکخستنەوەی تەواوی هەردوو ئیدارەکە و نەهێشتنی ئاسەواری دوو ئیدارەی لە کوردستاندا تا چ ڕادەیەک سەرکەوتوو بوون. کابینەی حوتەم گرنگترین هەنگاوەکانی لە بواری ئاوەدانی و چاکسازی و شەفافیەت و نەهێشتنی گەندەڵی لە کوردستاندا چییە؟ بۆ قسەکردن لەسەر کۆی ئەو بابەتانە بە خۆشحاڵی و میوانداری بەڕێز عیماد ئەحمەد جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. کاک عیماد بەخێر بێت بۆ کەناڵی نارتی. زۆر سپاسدانەکەم بەخێر بێت. کاک عیماد بالەوە دەست پێ بکەین گرنگترین پلانەکانی کابینەی حوتەمی حکوومەتی هەرێم بۆ زیاتر شەفاف بوون بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی بۆ نەهێشتنی ئاسەواری دوو ئیدارەیی چییە؟ بەرنامەی کابینەی حوت خۆی لە بەرنامەی لستی کوردستانیە بینی کە بانگەشەی کرد بۆ هەڵبژاردن بەشێکی لە کابینەی 6 جێبەجێکرا بەشێکی تری ماوە کە ئەبێ کابینەی حوت بەرداوامی پێ بدات و جێبەجێ بکە سەر ڕایەوەی تایبەتمەندی قۆناغەکە وەکو جەنابەت باست کرد تایبەتمەندی ئەم قۆناغەش خۆی لە بەرنمەکەی ئێمە دۆزێتەوە یا بینێ ئێمە زیاتر تەرکیز لەسەرەوە ئەەکەین کە ئێمە بتوانین حکوومەتێکی کاراتر باشتر شەفافتر عادلتر دروستکەین کە چوارچێوەکەی لەوە ئەگەر بتوانمین بکەین خزمەت گوزاری زیاتر احتیمامی پێ بدەین ئەو پرۆژانەی کە کابینەی 6 دروستی کردووە و نەیتوانە تەکمیلی بکە یا پێی نەکرا و تەکمیلەکە یا فترەکەی نەبوو ئێمە تەکمیلیکەین پرۆژەیەکی تر دروستکەین تەفعیلی ئیدیعای عام بکەین تەفعیلی ڕقابەی مالی بکەین دەستگای نەزاهە دروستکەین دەسەڵات شۆڕکەینەوە خوارەوە بۆ دام و دەستگاکانی خۆمان ڕۆتین نەهێڵین ئەسلاحی ئیداریکەین ئەسلاحی مالیکەین پەیوەندیەکی تەندروست لەگەڵ دام و دەستگاکانی خۆمان دروستکەین پەیوەندیەکی تەندروست لەگەڵ ڕێکخراوەکانی مجتەماعی مەدەنی دروستکەین پەیوەندیەکی ڕەچاو و باش لەگەڵ میدیای ئەهلی دروستکەین یعنی بیانکەینە شەریک لە لای خۆمان گوێ لە خەڵک بگرین خەڵکی شیاو لە شوێنی شیاودانین و هەڵسەنگاندن بکەین بۆ ئەدایی هەر یەک لە دام و دەستگاکانی خۆمان ئەوەی باشی کرد پاداشتی بکەین ئەوەی کە خراپی کرد سزای بدەین یاسا سەروەر بێت یاسا لە سەروی هەموو کەسێکمانەوە بێت بە پێی یاسا ئیشوکارەکانی خۆمان ئەنجام بدەین زیاتر ڕۆ و شوێنە هەژار و فەقیرەکان بڕۆین احتیمام بە بواری سیاحە بدەین احتیمام بە بواری کشتتوکاڵ بدەین ژێرخانی ئابووری خۆمان دروستکەین بودجەکە کە دروست بۆ بودجەیەکی شەفاف تەقدیمی پەرلەمان بکەین پەیوەندیەکی باش لەگەڵ پەرلەمانە لەگەڵ فراکسیۆنەکانی ناو پەرلەمانە یعنی هەرەوە نەکەین ئێمە بڵێن حکوومەتی دەسەڵاتین حکوومەتی زۆرینەی دەنگین ئۆپۆزیسیۆنێک هەیە فراکسیۆنیان هەیە ناو پەرلەمان پەیوەندیەکی باشمان لەگەڵان بێت لەگەڵ سەرۆکایەتی پەیوەندیەکی باشمانە بێت و ئەمە مختصری بەرنامەکە کاک عیماد لە کوی هەموو ئەو هەنگاوانی کە باست کرد یان ئەو پلانانەی ئێوە کە باست کرد کابینەی حوتەم بە یەکگرتنەوەی چەند وەزارەتێک دەستی بە جێبەجێکردنی کارنامەکەی خۆی کرد تا چۆن پێتان وایە لە یەکخستنەوەی وەزارەتەکان و نێشتنی ئاسەواری دوو ئیدارەیی یا سەرکەوتوو بوون تا ئێستا یەخستنەوەی خۆتان نزانن ئەو سەرەتا 4 لە کابینەی 5 دوو ئیدارێکە کابینەی 5 شەرەفی یەخستنەوەی هەردوو ئیدارەکەی هەڵگرت بە بەڕاستی ئاسانیش نەبوو
همەتێکی کاک نێچیروان و براوەزیرەکان کە توانیمان لە دوو ئیداریەوە بیکەینە یەک ئیدارە بەڵام 4 وەزارەتی ما هەر لە کابینەی 5 ئێمە وەزارەتی دادمان یەخست لە کابینەی لە نهایەتی کابینەی 5 تا ڕادەیەک یەک وەزیریمان لە کابینەکە هشتەوە ینی دوو وەزارەت بوو بەڵام یەک وەزیر سەرپەرشتی ئەکرد جاران وەزیری هەرێم هەبوو بۆ کاروباری دارایی و بۆ کاروباری ناوخۆ بۆ کاروباری پێشمەرگایەتی لە کابینەی 5 ئەو وەزیرەمان لابرد هەر یەک وەزیرەمان کابینەی 6 زیاتر زەمینەی بۆ خۆش کرد ئێمە لە دەستپێکی کابینەکەمان ندی شتەکە گەیی بوو کە ئێمە توانیومان بە هەمەتی براوەزیرەکان و دام و دەستگاکانی ئەو سێ وەزارەتە کە بتوانین لە وادەی 40 ڕۆژ کەمتر ئەو دوو وەزارەتیشەوە لەگەڵ وەزارەتی با بڵێم لەگەڵ دەستگای مینە لەگەڵ دەستگای ئاسایش و دام و دەستگاکانی تریش خەریکین هەموو ئەبێ یەک خەین یعنی ئیستا ئێمە توانین بڵێن یەک وەزارەتی مالیەمان هەیە یەک تعلیمات و ڕێنمایی هەیە وەزارەتی داخلیە ناوخۆ یەک وەزارەتە وەزارەتی پێشمەرگە ماوە ئەوەش بەڕێز جەنابی کاک مەسعود خەریکە لەگەڵ یاوە ئێمە تا سەری ساڵ وەزارەتیش پێشمەرگەش ئەبێ یەکی خەین یعنی ئێمە ئەبێ بیکەینێ یەک حکوومەت لە زاخۆ تا خانەقین و دام و دەستگاکانمان یەک بخەین بۆ ئەو بتوانین خزمەتێکی باشی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڵێ کاک عیماد ئاسەواری دوو ئیدارەیی کاریگەریەکی زۆری لەسەر کۆمەڵگای کوردی دانا تا چۆن پێتان وایە ئەو یەکگرتنەوەیە یەکگرتنەوەیکە ڕسمی نییە تەنها لە هەیکەلایەکی گرت بێتەوە و لە بڕیارداندا هەردوو بڕیاردان هەبێ و لە دەسەڵاتە هەردوو دەسەڵات هەبێ ئێمە ناتوانین بڵێن ئەمە تەجربەی دوو ئیدارەی یەکگرتنەوەی ملەتان و حکوومات هەبووە هەر لە سەیری ئەڵمانیەکە بەڵام فترەکەی ئەوان دوور و درێژ بوو هینەکەی ئێمە دوو ئیداری ئێمە ئەوەنە دوور و درێژ نەبوو کە ئێمە زۆر قورس بێت بۆ یەخستنەوەی ئەوە لایەکی تر هەر تەشکیلەی حکوومەتەکەمان ینی ئەزمونونەکەمان ینی عمرێکی وای نییە کە تۆ لێ بترسی جاری ساوایە بەدەستە هینە بێت کە بتانی هەندێک تەسهیلات و هەندێک ئوسوڵێک وا بێنیت بە زووترین کات پێوە دیار نەبێت ئەو نەخۆشیەکەین ینی نەخۆشیەکە وا نەبوو ڕەگی داک و تا بێت ئێمە نەتوانین بۆ ئەو فترەکەمە کە لە یەکتری دابڕین بە هۆی شەڕی ناوخۆ نەتوانین ئەوە یەک خەین بە فترەیەکی با بڵێم قیاسی ئێمە ئەو دوو ئیدارەیە کە هەبوو خود وەزارەتەکانی تر هیچی پێوە دیار نەبوو یعنی ئێمە 4 وەزارەتمانشتووە بە هۆی هەندێک ئەسبابی مەوزوعی و ذاتی و ئەو شتانە ئەو کاتە وا بیرمان لێ کردەوە کە ئەو 4 وەزارەتە بێڵینەوە بۆی کەس ناڵێت وەزارەتی ئاوەدانکردنەوە دوو ئیداری پێوە دیارەیانە یا وەزارەتی سەحا ئەگەر ئێمە لە یەکەم کابینەکە ئەمانە شتمانێک بخستایە چییە بوو بەڵام ئێمە بۆ ئەمە بکەینە حاڵەتێک بڵێن ئەمە دی نابێ یەک بگرێت یعنی نەفترەکەی ئەوە نە قوڵ دوور بووە بڵێت وەکو نەخۆشیەک دی نەتوانێت عیلاجی بکەیت نە ئەزمونونەکەشمان ئەوە نە بڵێ ئەمتیدادێکی هەیە کە ئێمە لە سەرەتای ڕێگەکە بووینە نەتوانین چارەسەر بکەین ئیرادەیەکیش هەبوو وە گەیی بوو ینی خەڵک داوایە کرد ئۆپۆزیسیۆن داوایە کرد دەسەڵات خۆی داوایە کرد زروڕەتی مەوزوعی وای لێ کرد کە دی بەسە تاکەی ئەمە ئێمە توانیمانەوە ئیسا دەتوانین بڵێن ئێمە یەک ئیدارین وە گومانمانش لەوە نییە بەڵ ئەگەر پرۆسی یەکگرتنەوە یەخستنەوەی هەردوو ئیدارەکان لە کارنامەی لیستی کوردستانیە بوو بێ کەواتە دیارترین ئەو لەمپەرانی کە لە بەردەم کابینی شەشەمی حکوومەت هابوو بۆی نەتوانێەوە هەنگاوە بنێت چی بوو بەخۆوەکو باسم کرد ئەمە تەسیراتێکی خۆمان ئیرادەکە ینی لە حاڵەتەکە دوو ئێمە زمینەمان بۆ خۆش کردو بوو ینی هەندێک قوانین لە مالی هەندی ڕێنمایی لە مالیە هەندێک ئوسولی ئسلوبی ئیشکردنی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پێشمەرگە وەکو باسم کرد پێشتری وەزارەتی دادیش هەبوو بەڵام ئێمە یەکمان خست و تەواویسە کەس ناڵێت وەزارەتی داد دوو ئیدارەی و پێوە دیارە یانە بەڵام ئەمەش من تەسەوڕ فترەیەک ئینسان کۆمەڵانی خەڵکیە هەندێک لایەن لە ناو کۆمەڵانی خەڵک گومانی لێکە ئەبێ ئمە بەکردەوە بۆیان نسباتی کەین ئەو گومانە بڕۆینەوە نەیەڵین ئەوش بەکردەوە بۆتان دەرەکەوێت یعنی ئەو کۆسپا لە ینی کابینەی 5 ئیشی کردو بوو بۆ ئەوەی زیاتر تەفاهم دروست بێت چونکە بەڕاستی فترەیەک لە یەکتری دا ئەبڕێت ئوسولی ئیشکردن و عەقڵیەت و شت تا ئەیەنیدە سەر سکە ینی بەڕاستی من ئەتوانم ئەوەش بڵێم کابینەی 5 لە ناو کابینەی 5 ئەوش برای بەڕێزمان دەورێکی ئەساسی بینی ینی ئەو کاتە کە ئێمە کابینەی 5 مانیژەوەی کاک نێچیر
ینی ئەو دەورەی بینی لە کابینەی پێنج حکوومەتێکی ئەتیرافی هەموو لایەنەکان تیا بوون ینی کەس نەبوو خارج ینی ئۆپۆزیسیۆنی تیا نەبوو لەوە بوو ئێمە هەمومان شەریک بووین لەو سەروەریە وەتوانیمان چاکەکەین بەڵام کابینەی شەش وەکو خۆدیش باس کرد ئۆپۆزیسیۆن دروست بوو و کابینەی حوتیشی ئۆپۆزیسیۆن هەیەەوە نەوەیەکی تر ئوسلوبیش کرد بەڵێ باسە لەوە کردکەیەکی لە پلانەکانی ئێوە ئەوەیە کە هەماهەنگی بکەن یان جۆرێک لە گوێگرتنتان هەبێ بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆن سوود لە ئۆپۆزیسیۆن وەربگرن دیارترین ئەو سوودانی کە کابینەی حوتەم لە بەرنامەی کاری خۆیان لە ئۆپۆزیسیۆنی بینیوە چیە یان چ پلانێکتان هەیە بۆی کە زیاتر ئۆپۆزیسیۆن ناچار بکەن بۆی کە تەرحی باشتر بخەنە بەردەست ئێوە جێبەجێ بکەن ئێمە پێمان خۆشە لە پەرلەمان ئەو مەشاریعانە یا ئەو مەشروعی یاسایانە ئەکەوێتە بەردەستیان یا خۆیان یاسایەک لە قازانجی کۆمەڵانی خەڵکە کە تەقدیمی کەن و ببێتە یاسایەک ئێمە جێبەجێ بکەینەوە پێم زۆرمان پێخۆشە ئەگەر ئێمە کەم و کوڕیەکمان هەیە ئەوان ئەو کەم و کوڕیانە بخەنە بەرچاومان ئێمە زۆر سوپاسیانەکەین ئەگەر ئەفکارێکیان هەیە بەرنمەیەکیان هەیە کە ئێمە بتوانین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەم حکوومەتی یەکێتی و پارتی نییە بەتەنە حکوومەتی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەگەر ئێمە لەوان سوودمەند بین بۆ چاکسازی لەوان سوودمەند بین بۆ چاکردنی وەزعی کۆمەڵانی خەڵکو و حکوومەتێکی تەندروست و حکوومەتێکی چۆنەڵێ دەستگایەکی بە یاسا ئیشکردن و بە ئوسولی ئیداری ئیشکردن بیکەین چه زەرەرێکی لیانەکەین ڕخنەی بیناکراوە لێمان بگرن و بەنا لێمان بگرین بۆ قبولی نەکەین بۆ نێن شەریک بن لەگەڵمانە ئەگەر لە دەسەڵاتیش نەبن با شەریک بن لە قەرارە استراتیژیەکان قەرارە چۆنەڵێت ئەمنی قەومیەکانمان ئێمە لە زۆر شت هەیە ئێمە و ئۆپۆزیسیۆن مشتەرەکین لە هەندێک شتیشەیە خلافمان هەیە کەواتە ئەگەر لەسەر کێشەکانی ئێستا هەڵوەستەیەک بکەین ئێستا ئۆپۆزیسیۆن بەتوندی لە دژی تێپەڕاندنی بودجە لە پەرلەمانە ئەوەستێتەوە کە کەلینێکی زۆری تایە ناو بودجە ئەمە بە پێی وتەی ئۆپۆزیسیۆن کەواتە بۆ حکوومەت بیر لەوە ناکاتەوە کە پێداچوونەوەیەک بۆ بودجێ بکا کە ئێستا نردوێتی بۆ پەرلەمان پێمان خۆشە ئەوە بودجە لە پەرلەمانە با دانیشن ئەو کەم و کوڕیانە بخەنە بەردام ئێمە ئەگەر چاکمان نەکرد لێیمان لێ بکەن بەڵام ناکرێت جارێ بودجە نەخوێنرایەتەوە نهاتۆتەوە کە بیبینن قبولی نەکەن ڕەفزی بکەن با مناقەشەی بکەن دەوڵەمەنی بکەن ئەگەر ئێمە ئەو کاتە قبولمان نەکرد لێیمان لێ بکەن بەڵام مسبەقەن تۆ ڕەفزیەکەی چی من چی ئەتوانم لەگەڵ تا تەفاهم بکەم ئەوە بودجەکەیە ئێمە کە کابینەکە دروست بوو بودجەکە کەوتۆتە ئەستۆی ئێمە دوای لە مانگێک کەمتر ئێمە وەکو کابینەی حەوت دراسەمان کردووە و دەوڵەمەندمان کردووە نردومانە بۆ پەرلەمان مانگێکە لە بەردەستیانە ئیسە لە مناقەشەیە ئەگەر کلێنێک هەبێ خەلەلێک هەبێ کەم و کوڕیەک هەبێت ئێمە بۆ پێمان ناخۆش بێت کە چاکیکەین یعنی ئێمە ئەگەر ئەوان شتێک ئەخەنە بەرچاو ئێمە لە مەسلحەت و لە قازانجی کۆمەڵانی خەڵک بێت ئێمە بۆ قبولی نەکەین ئێمە خۆمان بەوازانی خزمەتکاری کۆمەڵانی خەڵکین ئێمە خەباتێکی دوور و درێژمان کردو بۆ ئەوەی ئەم ئەزمونە بێنینە کایەوە لە سایە ئەم ئەزمونەش کۆمەڵانی خەڵک هەموو بەخۆشی و بە ئازادی تیابژین ئێمە بۆ ئەوە ڕەفزەکەین قەت ڕەفزمان ئەگەر ئێمە ئەو بارودۆخە بخێنە لایەشی ترەوە کە تایە کابینی شەشەم دەستی لە کار کێشای و کابینی حوتەم دەست بەکار بوو یەکێک لە گرنگترین ئەو ڕەخنانەی کە لەسەر بودجە هەیە مەسەلەی دواکەوتنی بودجێ لە کوردستانە دواکەوتنی بودجە عاملی ئەساسی بەندە بە حکوومەتی عێراقیەوە بودجە لە نزیک کۆتایی مانگی دوو مانگی سێ حکوومەتی عێراقی پەسەندی کرد ینی تۆ ناتوانیت تا ئەو کاتە بودجەی عێراق تەواو نەبێت و ناتوانانی بودجەکەی خۆت دانەی کە بودجەکەش تەنز دوایەوە تەنزیم کراوە کابینەکەی ئێمە هاتۆتە کایەوە ئەم کابینە ئێمە وەزیری مالیە لەگەڵ وەزیری تەختیت کە مایەوە یەکێک لە عاملەکانی ئەوە بووە کە ئەوان ئاگایان لە بودجەی کابینەی شەش بووە ئەبێ لەم کابینەش بەشداری بکەن بۆ ئەوەی ئەوان مناقەشەی بکەن لە پەرلەمان و ئەوان جێبەجێ بکەن و هاوکاری ئێمەش بن کە ئێمە تەقدیممان کردو دواکەوت و ڕاستە و ئەم جارە ئێمە کابینەی حەوت بڕیارمان داوە ینی ئەم بۆ بودجەی 2013 ئەبێ پێش ئەوە
کە حکوومەتی عێراقیش تەواو کرد لایەنی فەنی لایەنی تەخمینی شتەکان یەکلایی بکەینەوە نەیەڵین بودجا بەو شێوەی کە ئەم ساڵ تەخیر دواکەوتووە دوا بکەوێت و کە حکوومەتی عێراقی قەراری لێدا ئێمە بۆ ماوەی هەفتەیە کەمتر تەقدیمی پەرلەمانی بکەین و پەرلەمانیش بەسەری بکە بۆەوەی کاگەمە تۆ ئاماژەت بۆدا کە ئێوە ئامادەن چاوە بودجە بخشێنەوە یان بۆ ڕخنانی کە ئۆپۆزیسیۆن لەسەر بودجە ئەوەی ڕاست و دروست بێت بڵێ ئەیگرێت ئەوەی ڕاست و دروست بێت بەگوێرەی لە دوانی هەندێک لە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنەوە بگوێرەی هەندێک لە چاودێرانی سیاسیش هەردوو پارتی یەکێتی و پارتی ئەیانوێت لە پەرلەمانە فشار بخەنە سەر پەرلەمانتارەکانیان بۆ تێپەڕاندنی ئەم بودجەیە باشتر نییە ئێوە حکوومەت دەست پێشخەری بکەن لەوەی کە بۆ ڕخنانی ئۆپۆزیسیۆن دابچنەوە کە لە بودجە ئەگرێت زەختێکمان لە ئۆپۆزیسیۆن کردو کە تێپەڕان تیا بێت چیمان کردو ئەوان هاتوون قسەیان کردو یەکەم ڕۆژ تەپڵیان لێیە گۆڕان دوایی هاتنە مناقەشە برادرانی سا بۆ ماوەی چەند جەلسەیەکە لە سەروی 100 سەعات قسە لەسەر بودجە کراوە ئەندامی پەرلەمانەیە لە سەروی 50 دقیقە قسەی کردووە ئەدی لەمە زیاتر چی دەوێت بۆ ئێمە زەختمان لە ئۆپۆزیسیۆن کردو کە نەتوانن ڕێی خۆیان دەرببڕن چ عاملێکەیە بە ئازادی قسەی خۆیانەکەن و پێشمان خۆشە بودجەکەمان ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەم ملەتەکە هەین تازەین لە دانانی بودجە یعنی ئێمە ئەزمونێکی وامان نییە بڵێن زۆر قوڵین و شتێکی وا خۆبەرای وامانەیە و بودجەکەمان ناڵێن هیچ غەڵەتێکی تیان نییە و کەم و کوڕیتیان نییە ئەو بودجە ئەوەنە کابینەی 6 ئامادەی کردووە ئێمەش ئەوەنە عەقڵمان پێشکاوە و زانیومانە ئەمە ڕاستە تەقدیمی پەرلەمانمان کردووە لە ناو پەرلەمانیش ئەوە 111 کەسە 110 کەسە لەوێ مناقەشەیەکەن بەشی داراییان هەیە بەشی یاساییانە مناقەشەیەکەن بەو مناقەشە دەوڵەمەنی بکەن ئێمە جێبەجێەکەی نەمانوتو ئەوە ناردوومانە ئەبێ هەر ئەمەیە دەستکاری نەکرێت و ئەمە وەکو قورئانە کەس ناوێت دەستکاری بکەن نەمان وامانەوتۆ باتمانێ مناقەشەی بکەن ئەوەی کە پێمان نەکرێت بەڵام بزانن وەزعی حکوومەتەکەتان داهاتی حکوومەتەکەتان دابەشکردنی داهاتەکە لەگەڵ سەکتەرەکانە ئەبێ ئەوە لە بەرچاومان بێت وەکو جەگری سەرۆکوەزیران تا چۆن لەگەڵ ئەو ڕخنانایی کە ئێستا لەسەر بودجە هەیە وەڵا ئەوەی کە من گوێم لێ بووە یعنی هەندێک جار هەیە کەوانەی مناقەشەکەن وەکو وەی بودجەکە نەخوێن هەر لە ئەڵێن وازەح نییە و کامڵ نییە و هەندێک ڕخنەشەیە لەسەری قبولمانە یعنی جار هەیە حکوومەتیش جار ینی لەوەی هەیە تەحمیلی حکوومەتەکەن بە هەندێک التیزامات بە هەندێک سەرفیات کە بودجەکە تەحملی ناکە بەشی ناکە ئیسە ئێمە بودجەی تەشغیلی لە سەروی 170ە ئێمە ئەوەی بودجەی تەنمەوی یا ژێرخانی یا سەرمایەداری لە حدود 29ە لە 129ە و بەشێکی لەمە لە 175 بۆ مەشاریعی بەردەوامەکانی کابینەی 6ە ناکرێت تۆ بڵێت قسەیەک لەسەر بودجە ئەەکەی یا داخوازیەکە ئەەکەی یا جار هەیە مزایدەیەکی لەسەرەکەی تۆ نەزانێت پارەکەت بەش ئەوە ئەکایانە بودجە لە هەموو بودجەکان کە دامان ناوە عەجزی هێناوە ئێمە بێت دراسەیەوە بکەین ئێمە ئیسە لە کابینەی خۆمان دراسەیەوەکەین و ئیمکانە هەندێک خەڵک و هەندێک کۆمپانیای مختص بۆ ئیستیشارە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانەی بودجەی ئێمە کە تیا کەوتووە چۆن عیلاجی بکەین ئەبێ خۆبەرا بێنین ئەنی عیب نییە ئێمە بڵێن کەم و کوڕیتایە بەڵام چۆن عیلاجی بکەین ئەم کابینەی 6ە چۆن شتێکی باشتر تەقدیمی کابینەی 8 بکە خۆ ئەمەی کە ئیسە دروست بووە ئەوە نیە هەر کابینەی 6 تەسلیمی ئێمەی کردو بڵێن ئەوان ئینن هەر کابینەیەک باشە و خراپەکەی خۆی تەسلیمی کابینەکانی تری کردووە کەواتە ئەو بودجەی ئێستا لە پەرلەمانە بەشێک لەو خاڵانی کە ڕخنەی لەسەر و لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە ڕەتەکرێتەوەوانێ لە کابینەی 6ەمان نووسراوە هەر کابینەی 6 بودجەکەی داناوە ئێمە کە هاتوین کە دەستکاریەکی ئەوەی کە پێمان کرابێت چونکە هەر ئەم وەزیری مالیە هەمان وەزیرە وەزیری پلاندانانیش هەمان وەزیرە و ئەوەی کە خۆمان هێنامان لە ئەنجومەنی وەزیران چەند دانیشتنیەکمان لەسەر کرد چەند لوژنەیەکمان لەسەر دانا دەستکاریەکمان کرد و تەقدیممان کرد ئیسە شاوەڕوانی ئەوانین چ دەستکاریەک ئەەکەن
لە قازانجی کۆمەڵانی خەڵک بێت قابلی جێبەجێکردن بێت نەبێتە مزایەدەکردن نەبێتە تەحمیلی حکوومەت لەسەر داهاتەکەی کە پێی نەکرێت جێبەجێ بکرێت ئەوەمان زۆر پێخۆشە بەڵام ئیسە ئێمە هاتوون بە پەرلەمانیشمانوەتەوە ئەمە داهاتەکەیە ئەمە شەفافێتەکە وەرن لەگەڵمانە لە چ بوارێکە توانین چاکسازی بکەین لە چ بوارێکە توانین کەم بکەینەوە لە چ بوارێکە توانین زیادی بکەین با دانیشتنەوە وەزارەتەکان لە بەردەستانە وەزارەت بە وەزارەت سەیری بودجەکەی کەن سەیری سەرفیاتی ختامیەکەی پاری کەن بە پێی وەداینی من نهاتوین بڵێن بە ڕەفزی هەموو بۆچوون و هەموو با بڵێن دەستکاریەکەکەی ئەگەر وابێت بۆ تەقدیمی پەرلەمانمان کرد بەڵێ کاک ئەمە دیارترین ڕخنەیەکە لەسەر ئەو بودجەی ئێستا لە پەرلەمانە لەلایەن ئۆپۆزیسیۆن و ئەژیرێ ئاماژە نەدانە بە داهاتی هەندێک لە وەزارەتەکان بۆ نمونە وەک وەزارەتی کارەباوە ئاماژە نەدان بە داهاتی خاڵە سنووریەکان خەڵک بوومرگیەکان ئاماژە پێدراوە تایەتی داهاتەکان تایە چونکە تۆ ئەو داهاتە لە یەک تەخمینیە چونکە بۆ لەسەر ئەساسی داهاتی پاردایەنەی بە هەندێک اعتیباراتی تر کە تۆ خۆ دەڵێت داهاتی ئەم ساڵم ئەمەیە لە گومرگ ئەمەیە لە کەهرەبا ئەمەیە لە بەشەکانی تر مرور ئەمەیە ئەوانەی کە داهاتیان هەیە ناخۆ ئەمانە هەموو تەخمینەکەی حکوومەتی عێراقی ئەو داهاتەی کە تۆ تەخمینت کردووە حکوومەتی عێراقی لە سەدا حەڤدەکە لێ دەیبڕێ ئەمە یعنی ئەوە نییە بڵێ ئەمە لە سەروی سەدا حەڤدەکەی عێراقەکە بۆ ئێمە دایناوە هەرچەندێک تا ئێستا خەڵکوات تەسەوڕەکە ئێمە لە سەدا حەڤدە وەرەگرین ئێمە لە سەدا 10.7 وەرەگرین بەشێکی بۆ وەزارەتە سیادیەکان ئەڕوا بۆ بەشێکیان بۆ وەزارەتە با بڵێم بینی ئەوەی ناوێکی هەیە لە هێنا وەزارینی با بڵێم حاکمەکان ئەڕوا مەساریفی حاکمەکان ئەڕوا ئەمانە هەموو لە استقطاعکرێت لە سەدا حەڤدەکەی ئێمە لە سەدا 10.7 وەرەگری ئەو داهاتانش کە هاتۆ تەخمینین هەموو لە ناو بودجەکە هەیە ئەوەی کە ئەڵێ نییە ڕاست ناکە بەڵێ زۆر باشە پشوویەکی کورد وەرەگرین دوای ئەم پشووە زیاتر لەسەر گفتوگەکەمان بەردەوامە بین بەڕێزان پاشان پشووە کورتە بەردەوامە بین